بەڵام ئیدارە خەڵکەکە بە ئامادەبوونی بەرپرسانی حکومی و حیزبی و ژمارەیەک لە هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ باڵی یەکتر بڕی مامەڕیشە لەلایەن خێرخوازیەکەوە کرایەوە. ئەم یەکتر بڕا نزیکەی 20 ساڵ پێش ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمەوە دروست کرا، بەڵام بەشی گەڕانەوە بۆ ناحیەی شۆڕژ لەسەر سایدی سلێمانی کەرکووک دروست نەکرا و لە سەرەتای ئەم ساڵدا و لەلایەن خێرخوازێکی قەزاکە و ئەرکی دروستکردنی لە ئەستۆ ژیرا و ئەمڕۆ بەڕووی شۆفێراندا کرایەوە. ئەم پرۆژە خێرخوازیە لە درێژەی ئەو پرۆژە خێرخوازیانەی پیاوە جوانەکانی سنووری چەمچەماڵە کە بەنان کە بە دروستکردنی خانوو کە بە دروستکردنی مزگەوت کە بە ئاوەدانکردنەوەی قەبرستان لە هەر ماڵێکی چەمچەماڵدا لە هەر بنەماڵەیەکی ئەم سنوورەدا لە هەر پیاوە جوانەکانی گوند و لادیەکانی ئێمەدا کۆمەڵێک خێرخواز وڵاتی لە 100 ساڵی ڕابردوودا بردووە بەڕێوە. ئەم پرۆژە خزمەتگوزاریە لە ژێر یەک وشەی ئاینی پیرۆزی ئیسلامدا هاتووە، ئەوی سەدەقەی جاریە، بۆ ئەوەی ئەو ئاینە پیرۆزە ببێ بەڕێنمامان، بۆ ئەوەی ئەم سەدەقە جاریە بەردەوام بێت. ئێمە وەک بنەماڵە و وەک خانەوادە ئەم پرۆژەیە یەکێکە لەو پرۆژانەی کە دوو ناحیەی شۆڕش و ناحیەی سەنگاو و هەروەها نزیکەی 200 گوند سوودی لێوەردەگرێت. بە تەواوبوونی ئەم بەشەی یەکتر بڕی مامەڕیشە ئاستەنگی هاتوچۆ کەم دەبێتەوە و کار ئاسانیەکی باشیشە بۆ هاوڵاتیان. ئەم باڵە زەرور بوو بۆ ناحیەی شۆڕش کە کاتێ شۆفێران لە سلێمانیەوە گەڕانەوە ئەبوایە بە ڕێگەیەکی ترا بچوونایەتە ناو شاری چەمچەماڵ و دواتر بگەڕانایەتەوە بۆ ناحیەی شۆڕش. بەڵام ئێستا خۆشبەختانە ئەم باڵە کە کراوەتەوە و بە ماوەیەکی زۆر کەم ئەتوانی وەکو هەر پردێکی تر وەکو هەر بەرزە پردێکی تر بە ئاسانترین ڕێگە و بە باشترین ئاویشتن یاخود با بڵێن شۆفێریکردنی شۆفێران ئەتوانم بگەڕێنەوە بە شێوەیەکی زۆر باش بگەڕێنەوە بۆ ناحیەی شۆڕش. چالاکێکی مەدەنی دەڵێت ئەم پرۆژانە ئیشی حکوومەتن، بەڵام حکوومەت خەڵکی چەمچەماڵی پەراوێز خستووە و خێرخوازان ئەرکەکانی ڕادەپەڕێن. دیارە ئەمڕۆ ئێمە بەشدار بووین لە مەراسیمی کردنەوەی یەکتر بڕی مامەڕیشە، ئەو شوێنە یان ئەو ناوەندی کە ماوەی زیاتر لە 20 ساڵە بە ناتاوی لە شارەکەمان ماوەتەوە، ئەمڕۆ لەلایەن خێرخوازێکی شارەکەمانەوە بە دەستخۆشێکی زۆرەوە تەواو کرا. خۆی لە ڕاستیە دروستکردنی یەکتر بڕ هەر خزمەتگوزارێکی تر لەم شارە لە شوێنەکانی ترا ئیشی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە بەداخەوە ئێمە ئەیبینین کە لە ماوەی ساڵەکانی ڕابردووە کەمتر خەمون بەرامبەر بە سنوورەکەی مە لە کاتێکا زۆرترین شەهید و قوربانی لە ناوچەکەی ئێمە هەیە. ئەم شارە ئێمە ناونراوە بە پایتەختی شەهید و ئەنفال، بەڵام ئەبینین لەلایەن خێرخوازەوە بەرزە پرد و یان یەکتر بڕەکانی بۆ تەواوکرێ. ومێ دەکەین کە لە ساڵانی ئایندەیە چاوێکی خێراتر بە سنوورەکەمانە بگەڕێنەوە لە کاتێکا ئێمە ئیسا کێشەی خزمەت گوزاری گەورەمان هەیە لە سنوورەکە بە تایبەتی ئاوی خواردنەوە بە تایبەتی کارەبا. لە کاتێکی تریشا بەڕاستی ئەمە ناوچەی خۆمان ناوچەیەکی دۆڵەمەنە بە سامانە سروشتەکان بە داهاتی پترۆ دۆلار. ئەمە بەڕاستی عیبێکی گەورەیە بۆ حکوومەت کە خێرخواز پرۆژەکانی ئەکاتۆ یان پرۆژەکانی بۆ تەواوەکە. لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا حیزبەکانی دەسەڵات بەڵێنی قەبە و گەورە بە خەڵکی دەدەن و دوای هەڵبژاردنیش تەنها لە مەراسیمی کردنەوەی پرۆژە خێرخوازیەکان چەپڵە لێ دەدەن. ڕێبن محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.